مامۆستایەکی وانەی کوردی لە ناحەی ئاغزولێر دوای خزمەتکردنی 38 ساڵ لە بواری پەروەردەدا ئەوە 5 مانگە خۆبەخشانە لەسەر ئەرکی خۆی توانیوێتی بگەڕێتەوە بۆ قوتابخانەکە یاخود بڵێن قوتابخانەکەی بەجێ نێژدووە لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتی نێویستوە قوتابیەکانی بەجێ بهێڵێت و لە نیوەی پرۆسەی خوێندنی ئەم ساڵ بێبەشیان بکات و گرفتی وانەکەشیان بۆ دروست ببێت و لە هەمان کاتا بڕیاریشی داوە تاکو کۆتایی خوێندنی ئەم ساڵ لەگەڵیاندا درێژە بە خوێندندا و دوایی بەجێیان بێڵێ من بۆ زانیاری زیاتر پێم خۆشە بچمە لای مامۆستا کامەران بۆ وەرگرتنی زیانیاری زیاتر مامۆستا فەرمووی ئێرە سوپاس دەکەم مامۆستا چۆنی بوو بڕیارتدا کە دوای خانەنشین بوونت بۆ ماوەی 5 مانگ بگەڕێیتەوە بۆ خزمەتەکەت وڵا ئەوەی ڕاستی بێ خۆیت لە سیوێکی 12 ئێمە بڕیاری خانشینمان بۆ دەرچوو بە حەقیقەت لێرە ئێمە نەقسی مامۆستامانە بوو و بابەتەکەش بابەتی ئەلفوبێ زمانی کوردی پۆلیەکی سەرەتایی بوو کە وانەیەکی حساسە بە تایبەتی بۆ تەلەبەی بۆ قوتابی سەرەتایی کە بۆی کە ئەساسێکی بۆ دروست بێ من بە حەقیقەت بۆ ئەوەی کەوا لە خوێندن نانەبڕێن و مامۆساش کاتی ئەوەش نەبوو مامۆستا بنێرن بۆ قوتابخانەکەمان لەبەرەوەی بڕیارمدا دوای خانوشینەکەشم هەتا کۆتایی ئەم ساڵ بەردەوام بم لە وانەوتنە و لە خزمەتکردن بەو بناڕە چاوگەشەکان. باشە مامۆستا کاتێک بڕیارەکەتدا کە بگەڕێیتەوە یاخود چۆن بڵێم قوتابخانەکە جێنێڵی هەڵوێستی مناڵەکان چۆن بوو بەرامبەر؟ وەڵاهی هەڵوێستی مناڵەکان بە حەقیقەت نەکرد ئەم کاتە لە پێش ئەوەشە بەڕاستی مناڵەکان لە ئاسایەتی و چالاکی کەسایەتی خۆیان بڵێن وەکو بڵێن خاوەنی مناڵەکان زۆر بە موقیف بوون هەموو کاتێک ڕێز و حرمەت و تایبەتیم بۆیان هەیە دیارە بەوەی پەروەردی ئەوانە و ئەو مناڵانە کەوا ڕێز و خۆشەویستیان هەیە بۆ مامۆستاکانیان بە حەقیقەت ئەو مناڵانە کە من یەکەم ڕۆژ کەوتم قوتابخانەکە بەجێ دێڵم ئیتر بە حەقیقەت زۆر دڵیان ساغڵت بوو زۆر غەمبار بووم پێی وتم نا مادام وایە من بەجێتان ناهێڵم هەتا ئەم ساڵ تەواوە بێتە ئیشەڵا مامۆستایەکی کەتان بۆ دێ بۆ ساڵێکی تر ئیشەڵا ئەو کلێنە پڕ بێتەوە بەو شێوەیە. ئینشاڵڵا مامۆستا واتە چۆن بڵێم لایەنی پەروەردەی سنوورەکە چۆن ئەم کارەی تۆی هەڵسەنگان؟ وڵی بە حەقیقەت یانی سوپاس پێزانیان هەبوو لە ئێمە ئەو بوو لە مەراسیمی ڕێزنانەکەش کە ئەو پەروەردەی چەمسەماڵ کە بۆیان سازکردن بە حەقیقەت تیشکیان قسە سەر ئەو مەسەلەیە باسیەوان کوتیانێ بە ڕێز و سوپاس خۆشەویستیمان بۆ هەنێ مامۆستایە لایەزەل تا ئێستاش قوتابخانەکانیان بەجێ نێشت و خزمەت بە پرۆسەی پەروەردە و فێرکردنەکەن تەسیل لە ئیدارە بکە و هیچ شتێک. مامۆستا پەیامێکی کورتم پێ بڵێ لەسەر ئەو مامۆسایانی کە دێنە پرۆسەی پەروەردەوە بۆ شێوازی تۆ خزمەت بکەن و بۆ هێز و توانای و بەردەوام. وڵای من داواکارم لە هەموو مامۆسایانی خۆشەویست بە حەقیقەت من کە ئەم 5 مانگ 6 مانگە لە مەسەلەی پەروەردەی و مامۆتۆ لە قوتابخانەکەم بۆ ئەوەی کە چەندین مامۆستای تر ڕاستە زروفەکە نالەبارە ڕاستە وەزەکە وەزیشینە بەڵام بە هەمان شێوە بتوانن کەوا وەکوش هاندرێ بین بۆ ئەوی کە لە دوای ئەوەی کە خانشین جارجار سەری قوتابخانەکان سەردانی قوتابخانەکان بکەن هەنێ ڕێنمایی هەیە هەنێ شتەیە ئیسان شەرت نییە تۆ تری جاری وایە مامۆستایەک شتێکی معلوماتێکی بێ ڕەنبێ لە تۆش مناڵتر بێت تەمەنەکەی لە تۆش مناڵتر بێت من خۆم چەندی جاریانی بە حەقیقەت سوودم لە مامۆستای سەرو خوارو خۆمەوە بینیوە کە ڕەمی قوتابی خۆشم بوو بێت سوودم لێ بینیوە سەردانیم کردووە بەڕاستی سوودیم لێ بینیوە ئەو سەردانیکردنە بۆ پۆلەکان بۆ مامۆستا زۆر شەرتە یعنی زۆر شەرتە بۆ مامۆستا لەبەرەوەی شتی لێو فێر بێ هەموو کەس حقیقەت هەموو شتێک نازانێ وەنیە ئینسان لەو مامۆستا ئەو مامۆستا ئەو بەحقیقەت یعنی من چەندێک خۆم خزمەتم کردووە و خۆم هینم کردووە بەڵام لە هەمان کاتا سوودی زۆرم لە مامۆستاکانیشم بینیوە بە حەقیقەت.